درەختێک کە بەردەگرێ ئامانجیەوە نییە بەرەکە بۆ ئێمە بگرێ، بەڵام ئێمە ئامانجمان لەوەیە کە درەختەکە بەرمان بۆ بگرێ. ئەوانە لە پرۆسەی بوونیە درەختەکە ئەوە بە ئامانج نەگیراوەکە ئەم بەرە بۆ ئێمە بگرێت، وە پەیوەندێکی لەو جۆرە لە بینی ئێمە و درەختەکانیە، بەڵام پەیوەندێکی لەو جۆرەی ئامانجدار لە بینی ئێمە و ئەو شتانە هەیە کە ئێمە دروستمان کردوون. بۆ نمونە ئێمە کورسیەک دروست دەکەین بۆ ئامانجێکی خۆمان دروستی دەکەین و بەپێی ئەو ئامانجە دروستی دەکەین. ئامانجەکەش چییە؟ ئەوەیە کە ئێمە لەسەری دانیشی. هەلێرە ئەم ئامانجە نەمان داوە بەسەر کورسیەکە، لە خۆیان کورسیەکە هەرچییە بۆ ئەو ئامانجە هەیە، بەڵام ئەوەی کە ڕوو دەدا و ئێمە ئامانجێکی بەسەرا دەدەین لە ڕاستیە ئەم ئامانجە بە نسبەتی ئەو شتەوە چییە؟ ئامانجێکی عەرەزیە، ڕواڵەتیە، ئامانجێکی ڕاستەقینە نیە، یعنی ئامانجێک نیە لە خودی شتەکە، ئامانجێکە ئێمە داومانە بەسەریان بە ڕواڵەت ئامانجە. ئەم دوو شتە دەبێت لە یەکتر جیا بکرێتەوە.